ئەم بانگەواز هەڵگرتنە و ئەم بەگەڕخستنی وزەی خەڵکی و ئەم سیمایە کە هەمووی بەرنامەکەی پێوترێت دین یەکێکە لە ئیشکالیاتی نێوانی ئێمە و علمانیاتی ئەم علەمانیانەی وڵاتانی ئێمە. لەبەرەوەی ئەو علەمانیانە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە وەریان گرتووە وەک پێناسەی دین لە ئەوروپاوە وەریان گرتووە، لە ئیستعمار وەریان گرتووە، لە مەدای ئەم 100 یان 200 ساڵەیە کە پەروەردە بوون 150 ساڵێک هەرچی هاتوو توێتی کاکە ئیسلام بریتیە لەوەی کە ئەم پێناسەی هەیە، ئەم پێناسەش بریتیە لەوەی کە دین لە دەوڵەت جودایە، دین بریتیە لە خواپەرستێک لە مزگەوت تاکرە و کابرای تر حەقی نییە بەسەر دەوروبەری خۆیەوە، دین حەقی نییە بەسەر سیاسەتەوە، دین حەقی نییە بەسەر فڵانشتەوە. لەبەرەوەی ئەوان تەرجمەیەکی ڕیلەجنیان کردووە کە وشە ئینگلیزیەک هەیە، بەڵام ئێمە ئەبێ بینەوە سەر ئەوەی کە ڕایان چێشینەوە بڵین کاکەجان ئێوە ئەبێت دینەکە لە وشە عەرەبیەکانەوە وەربگرین، ئەبێ ئێمە لە قورئانەوە وەری بگرین بزانین دین چییە. هەروەها وشەی دینە بێ لە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەماشا بکەین بزانین یعنی چی. باشە ئەبێ بگەڕێنەوە سەر ئوسوڵی زمانی عەرەبی بزانین وشەی دین لە چیەوە هاتووە، چونکە ناشێ ئێمە ئێستا پێناسەیەکی تەرجومە کراو لە شوێنێکی کەوە بێنین لە ئینسکلۆپیدیایەکی فەڕەنسیەوە بیهێنین، نا ئەبێ ئێمە بگەڕێنەوە سەر وشەی دین. بۆی کە بشگەڕێنەوە سەر وشەی دین ئەبێ بڕێنەوە لای کتێبە گەورە بە نرخەکانی زمانەوانی وەکو لیسان العرب، لیسان العرب یان ئەساس البەلاغە یان معجم مقایس اللغة، نەک ئەساس البەلاغە، معجم مقایس اللغة کە ابن فارس نووسیوێتی و 6 مجلدە، یان ئەو کتێبانی تر بە هەر حاڵ هەر کتێبێکی تری قەدیم بێ لە فەرهەنگەکان پێویستە بگەڕێنەوە سەری بزانین بە چمانایە بەکارهێنرا. ابن فارس کە کتێبێکی زۆر مهمە و زۆر جاریش ئاماژەی پێکەم و باز لە گرنگی کتێبەکەکەمەوە، یەکەم کتێبە لەو شێوەیە نووسرابێ، ناوی معجم مقایس اللغەیە، 6 بەرگەوە کوتم، باز لە فەلسفەی وشەکەکە، باز لە تەرکیبی وشە عەرەبیەکە ئەکا، ئەسڵ و ئوسوڵی وشەکە دێنێتە پێشەوە. بۆ نمونە ئەڵێ ئەوەی کە فاعل فعلەکەی یعنی وەکو ئەڵێن فەعەلە ئەو وەزنەکەیە، فاعل فعلەکەی فلان حرف بوو، عین الفعلی فلان حرف بوو، ئەمە معنای ئەوانەی لێ ئەفامرێتەوە. بۆ نمونە لە وشەی دانەیە ئەڵێ دال و یا و نون یەک بنچینن، یعنی ئەسڵێکی مشتەرەکن، هەموو لقەکانە گەڕێنەوە بۆ لای یەکتری، ئەویش بریتیە لە جۆری ملکەچی و خۆ بەدەستەوەدان. جا ئێستا کە دین تەماشای وشەکانەکەین 4 تەوەرە مانایان هەیە، زۆر ضروری شەماناکان پێکەوە ببەستینەوە، چونکە وشەی تەلاق، وشەی نیکاح، وشەی تەوحید، وشەی ئیستیضعاف، ئیستیکبار، هەر شتێک لە قورئانە کە 3 جار تکرار بوو بە زاراوە پێویستە بگەڕێنەوە سەری بزانین بناغەکە کامەیە، دیوار کامێ، سەقفەکە کامێ، پاشان حکمە نیهائیەکەی کە لەسەر ئەو وشەیە دراوە چییە. بۆ ئەمەش بە هەمان شێوەیە ئەبێ بگەڕێنەوە سەر وشەی زمانی عەرەبی، بزانین لە عەرەبیە، لە قورئانە، لە حەدیثە، لە فەرهەنگی زمانەوانیە وشەی دین کە ئەسڵەکەی دانەیە، دال و ئەلف و نونە چۆن بەکارهاتوە بە مانای نەی خوارەوە و لە دەن زۆر بە کورتی باسیکەین، چونکە ئێمە لە 4 زاراوەکەی قورئانیشا باسمان کردوتەوە توان زیاتر گوێی لێ بگرن بۆی ئەم مانایانە زیاتر لە مێشکتانە بچەسپێ. یەکەم مانای دین یان دانە بریتیە لە ناچارکردن و دەسەڵات و حکمڕانی و فەرمانکردن، ناچارکردنی کەسێک بۆ جۆڕایەڵیکردن، هەروەها بەکارهێنانی هێزی ناچارکەر بەسەریە وەکردنی بەبەندە بە جۆڕایەڵی خۆت. ئەم مانایانە هەمووی بەجیا لە تاکی وشەی دینەوە هاتووە کە ئەوترێت دانە ناس، یعنی کابرایەک خەڵکەکەی ناچار کرد بۆ جۆڕایەڵیکردن، کە دەڵێن دینتهم فەدان و یعنی ناچارم کردن ئەوانیش مەجبور بوون جۆڕایەڵم بن. دانە ڕەجوڵ و یعنی کابرا بووە خاوەن عیزەت و سەربەرز بوو. دینت الرەجولە پیاوەکەم ناچار کرد ئەو ئیشە بکا کە پێشی ناخۆشە، و دینە ڕەجوڵ واتە ناچار کرا ئیشە بکا کە پێشی ناخۆشە. دینتوه کاروباریم بەڕێوە برد و خستمە ژێر ڕکێفی خۆمەوە. دەیەنتوه القەوم یان دەیەنتوه یعنی بە سیاسەت کاروباریانم برد بەڕێوە خستبوومە ژێر دەستی خۆمەوە. ئەلەمۆیە وشەی دەیان
بەکار هاتووە. هەروەها خستنە ژێر ڕکێف و دەسەڵات وەک ئەوەیە کە تۆ چۆنت ئەوێ وا دروستیانەکەی. بۆیە ئەلحوتەیئەی شاعیرە لێ باسی دایکێکەکە لەگەڵ دایکێکە قسەکە ئەڵێ لقد دينت أمر بنيك حتى تركتهم أدق من الطحين. يعني تو سياستي تو لباري بڕێوەبردنی کاروباری مناڵەکانەوە بە شێوەیەکی وابوو کە وەختێک ئەوانت بەجێهێشت لە ئار دوورترت کردبوون. بۆیە خوای گەورەشە فەرمێ خوای گەورەشە فەرمێ أفغير دين الله يبغون وله أسلم من في السماوات والأرض طوعا وكرها وإليه يرجعون. مگر غيري دا صلاة داري خواي گەورەیانەوێ لە کاتێکا کە هەرچی لە ئاسمانەکان و زەویە بێ بەخۆشییان بێ یا بە خورتی و ملکەچی و جۆڕایەڵکردنی خوای پەروەردگار هەر جۆڕایەڵی ئەون. أفغير دين الله يبغون سەیری پەیوەستکردنەوەی دینی الله پەیوەست بۆ تۆ بە دەسەڵاتەکەوە وله أسلم من في السماوات والأرض. بۆیە پێغەمبەرش عەلەیهی سەڵاتو وسەلام لەو حەدیسەی کە شێخی ئەلبانی بە صحیحی داناوە على شرط البخاري أفرمي الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت. يعني پیاوی ژیر و زیرەک ئەو کەسێک کە نەفسی خۆی زەبوون و ملکەت کردووە کۆنتڕۆڵی کردووە باری هێناوە ڕامی هێناوە ئەو کەسێک کە دوای کۆنتڕۆڵکردنی نەفسی خۆی ئیش بکە بۆ دوا ڕۆژی. الكيس من دان نفسه يعني من قهر نفسه وعمل لما بعد الموت. هەر بۆیە بە کەسێکی زاڵ و دەسەڵاتدار بەسەر ناوچەیەکە یان نەتەوەیەکە یا هۆزێکە یا عەشیرەتێکە یا داوەرێک یا کاربەدەستێکی گەورە کە حاکمە و دەسەڵاتی بەسەریانە ئەشکێ پێوترێت دەیان. بۆیە بینین لە شعرەکە ئاشای حەرمازی کە شاعیرێکە باز لە پێغەمبەرەکە عەلەیهی سەڵاتو وسەلام ڕووەڕووی پێغەمبەرە فەرمێ یا سەیدە الناسی وەدەیانە العەرەب. ئەی گەورەی هەموو خەڵکی و ئەی ئەو کەسەی بەسەر هەموو عەرەبەکانە زاڵ بوویت. دەیانە العەرەب بەو معنایە. بۆیە ئەگەر گوێتان لێ بوو بێت لە وتارەکانی شێخ خوشکە زۆر جار کە فەرمێ وەدەیان لا یەموت، یعنی خوای پەروەردگار کە حاکم و داوەرە و دەسەڵاتی بەسەر هەموو شتێکە ئەشکێ. لەسەر ئەم بنەڕەتە بە بەندە و کۆی لە ئەوترێتەوە مەدین، بە ئافرەتەکانش کە کۆی لە بوون پێیان وتراوە مەدینە، وەکو ئەختەلی شاعیرەڵێ ربت وربا في حجرها ابن المدينة، واتە کوڕی ئافرەتێکی کۆی لە کە لە باوەشیا پەروەردە بوو. لە قورئان شەبەم شێوەیە فەرمێ فلولا إن كنتم غير مدينين، ئەگەر ڕاستەکەن ئێوە لە ژێر هێز و دەسەڵاتی خوادانین ترجعونها إن كنتم صادقين، ئەگەر ڕاستەکەن خۆتان خاوەن هێزێکن کە لە ژێر دەسەڵاتی خوای پەروەردگارانین، دەی کەچی مادام وایە بۆ ناتوانن ڕوحەکە بژێڕنەوە بۆ مردووەکە کە لەبەر چاوتان وا ڕوحی دەرەچێ. پێشتر باسی ڕوحەکە کە فەرمەوە إذا بلغت الروح الحلقوم وأنتم حينئذ تنظرون، أنجا فرمي فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين. أجر راست كان زليل وملكة شو بهذا صلاة وزبون نكراون دي فرم الروح كيبو بجرنا وأجر راست قون. أما يشكلوا معنا أنك وشي دين يقرأتوا لزماني عربية كمالك وشهن بيانا وترى كلمات الأضداد، يعني الكلمات الأضداد يعني أو شانيك ماناو دجمانا أبخشن. توك بيش قالي مولا يعني سيد، بلام لهمان كاتا ماناي أوشك كويلة. إما بخواي قورا ألين هو مولانا، خواي قورا سيد مانا قورا مانا. أجلين للرواية عن نافع مولى ابن عمر، لنافع ككويلي ابن عمر رواية كراوة كوابو كألين وشي مولى هردو مانا كان جاء أمام لكم الله وشي جسماني عربي آية آوا بيوتر دجمانا كش لخو أقري وشي دينا كش آوايا چون استا أمي باسم كرد بريتي بولا ماناي ناچار كردنو حكم راني كردنو كنترول كردنو والحاصل يعني بهزك ناچاري كجور رايالت بيه مانا عكسكشي ديسان هر همان شي ولا دينك ورجيلي. يعني
جۆڕایەڵی کردن و بەندایەتی و خزمەتکاری و ژێردەستەیی و بە قسەکردن و قبوڵکردنی فەرمان و ژێردەستەیی و ملکەچبوون لە ژێر دەسەڵاتی ئەو کەسەیە کە خاوەنی ئەو هێز و دەسەڵاتەیە. ئەمەشە کە ئەوترێت دینتهم فەدان، یعنی من چۆن دینتهم، یعنی من ناچارم کردن ژێربارم کردن هێنام لە ژێر ڕکێفی خۆمەوە، ئەوانیش فەدان و ئەوانیش جۆڕایەڵیان کردم. دینت الرەجولە یعنی کابرام والێ کرد کە بێتە ژێر ڕکێفمەوە، یان فەدانە یعنی تەسلیمم بوو، مەجبور بوو بێ خزمەتکاریەکەم بکە. بۆیە لە فەرمودەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەی فەرموو ئورید من قوڕەیش کەلیمەتەن تدین بها العرب، وشەیەکم ئەوێ لە قوڕەیشیەکان بیڵێن کە عەرەب هەمویان بۆیان ملکەچە بن بەهۆی ئەو قسەیەوە، جۆڕایەڵیانە بن لەبەر دەمیانە ئەوەستن و سەریان بۆ نەویەکەن بەهۆی ئەو وشەیەوە کە بەس بیڵێن، واتە لا ئیلاهە ئیلا الله کە بڵێن. هەر بمانایەشە وشەی دین لە فەرمودەی تایبەتە کە هاتووە دەرهەق بە خەواریجەکان، ئەوانەی لە جێشی عەلی کوڕی ئەبی تاڵیب چوونە دەرەوە، ئەفەرمێ یەمڕقون من الدین مڕوق السەهم من الرەمیە، یعنی خەواریجەکان واز و خێرا لە جۆڕایەڵی پێشەوا دەرەچن هەروەکو کە تیر لە کەوان دەرەچێ، کە لە فەرمانڕەوایی لە دەسەڵاتی فەرمانڕەوای حەق دەرەچن. مەبەستی فەرمودەکە ئەوە نییە کە خەواریج بە تەواوی لە دین دەرەچن، چونکە خەواریج یەکێکن لە فەرقە مسلمانەکان، چونکە کە لە سەیدنا عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوای لێ بێ کە لێیان پرسی دەربارەی خەواریج، ئایا ئەوانە هەڵگەڕاون مرتدن، ئایا کافرن؟ فەرمووی ئەوانە لە کوفر هەڵاتون. وتیان ئەدی دووڕوون منافقن؟ فەرمووی دووڕووەکان زۆر کەم یادی خوا گەوراکەن، ئەمانە شەو ڕۆژ ذیکری خواکەن. کەوابوو ئینسان لەمەوە بۆی دەرەکەوێت کە مەبەست لەو شەی دین لەو فەرمودەیە گوێڕایەڵی خەلیفەی حەقی مسلمانانە، ئیمامی بە حەقی مسلمانانە. بۆیە ئیبن الئەثیر لە کتێبی ئەنیهایەکەی خۆیان بەم مانایە لێکی داوەتەوە، ئەنجا ئەفەرمێ مەبەست لە دین لێرەدا بەگوێکردنە، واتە ئەوان لە گوێڕایەڵی پێشەوای دیاریکراوی حەق دەرەچن، خۆیان لە دەسەڵاتی ئەودا ئەڕنن. ئەمەش معنای دووهەمە. کەوابوو مانای یەکەمی دین ئەوەیە کە هێزێک هەیە، دەسەڵاتی هەیە، بەهێزە، خەڵکی ناچار کردووە گوێ لە فەرمانی بگرن، فەرمانەکانی ڕاپەڕێنن. بالمقابل مانای دووهەم ئەوەیە کە خەڵکێک گوێڕایەڵن، چوونەتە ژێر ڕکێفی خاوەن دەسەڵاتەکەوە، بە قسەیەکەن، فەرمانەکانیان قبول کردووە، ملکەچ بوون بۆی، گوێڕایەڵن و هەموو ئەمرەکان جێبەجێکەن و ڕایەپەڕێن. مانای سێهەمی دین بریتیە لە شەرع و یاسا، دەستور و بەرنامە، ڕێگە و ڕێباز، با و نەریت، خوونەریت و دابوو ڕەسمی کۆمەڵایەتی. بۆیە کە ئەوترێ مازالە ذالکە دینی وەدەیدەنی، یعنی ئەوە زۆر دەمێکە ئەوە هەر خوو عادەت و تەقالیدی منە، زۆر دەمێکە خوم پێوە گرتووە، یا بۆ کەسێک کە لەسەر خێرخوازی ڕاهاتوە یا لەسەر شەڕخوازی ڕاهاتوێ ئەڵێن دانە، دانە هو یعنی خوی پێوە گرتووە. ئەمەش بەو معنایە. بۆیە خوای گەورە فەرمێ إن الحكم إلا لله أمر ألا تعبدوا إلا إياه ذلك الدين القيم. پێشتر باز لە تەشریعەکە لە عیبادەتەکە، پاشانە فەرمێتەوە ئەوە بەرنامەی ڕاست و تەواو و دروستە. إن الحكم إلا لله، حکمکردن و فەرمانڕەوایی هەری خوای گەورەیە و بەس. أمر ألا تعبدوا إلا إياه، ئەو فەرمانی بەوە داوە کە غەیری ئەو نەپەرسترێ. ذلك الدين القيم، ئەمەشە بەرنامە و دەستوری ڕێکوپێک. یانە فەرمێ لە سوورەی شورایە أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله، يعني چما ئەوانە سەر شەریکیان هەیە کە بۆ خوای گەورە بڕیاریان داوە، دیاریان کردوون تا یاسا و ڕێسای وایان بۆ داڕژن کە خوای گەورە مۆڵەتی پێ نەداون، ڕێی نەداون، پێی ڕازی نییە، بەڵام ئەوان هەر ئەو یاسایانیان بۆ خۆیان داڕشتوە یا بۆ خەڵکی تر. أم لهم شركاء شرعوا لهم من الدين، شرعوا لهم من الدين يعني یاسا و ڕێسایەکیان بۆ بەرنامەی ژیانیان بۆ داناون ما لم يأذن به الله، کە خوای پەروەردگار پێی ڕازی نییە و
پێی خۆشنی. لەمە شەوەیە کە عائیشە ڕەزای خوای لێبێ لە باسی قوڕەیشە لە باسی حەجە کە ئەفەرمێ كانت قريش ومن دان بدينهم يقفون في المزدلفة، يعني قريش ئەوەی لەسەر ڕێگەی قريش بوو، ئەوەی لەسەر ڕێبازی قريش بوو، ئەوەی لەسەر عادەت و تەقالیدی قريش بوو، بەم شێوەیە ئەوەستان لە مزدەلیفە. هەر بەمە شەوەیە کە باز لە وەسفی پێغەمبەرە کرێ عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەڵێن كان على دين قومه، يعني لەسەر عادەت و ڕێو ڕەسم و تەقالیدی قەومەکەی خۆی بوو، يعني هی کەس و کارەکەی خۆی بوو. معقول نییە کە بوترێ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام كان على دين قومه، يعني بوترێ وەڵا لەسەر دینی قەومەکەی خۆی بوو کە مشریک و بتپەرست بوون، چونکە ئەهلی جاهیلیەت و کافرانی ژەزانن کە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام لەسەر دینی قەومەکەی نەبوو بەو معنایە. يعني لەسەر چی لەسەر دینی قەومەکەی بوو؟ لەسەر ئەو سیستمەی کە کاروباری کۆمەڵایەتی لەسەر هەڵە سوورە، ژنهێنان، تەلاقدان، هەڵوێستی ئابووری سیاسی، حلف الفضولەکەی کە باسمان کرد وتمان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئەوەی کە لە ماڵی عەبدوڵای کوڕی جەدعانە ڕوویدا حەزمە کرد کە لە ئیسلامیشا داوا بکرایە و بمکردایە بۆ سەرخستنی پیاوی لاواز و بێدەسەڵات و وەرگرتنەوەی مافی ستەم لێکراوان. ئەمە معنای سێهەمی دینە. ئەنجا سەیریکەن برانی بەڕێزم چەند ئوسلوبی قورئان بە قووەت و مهم دایڕشتووە. مانای یەکەم هێز و دەسەڵاتێکمان پێ ئەناسێنێ کە هەموو شتێکە خاتە ژێر ڕکێفی خۆیەوە، وەلەهو ئەسلەمە مەن فی السەماواتی والئەرض، کە خوای پەروەردگارە. دووهەم عەبدەکانمان پێ ئەناسێنێ کە خەریکی خواپەرستین بەو سیفەتەی کە طەوعەن وەکەرهەن تەسلیم بوون بە دینی خوای پەروەردگار، عیبادەت یەکەن. دوای ناسین پەرستوویانە، دوای ناسین و پەرستن ئەمجارە هاتوون ڕێبازەکەی ئەویان وەرگرتووە، چ لە خەباتکردنیان نابێ، چ وەکو یاسا و ڕێسایەکی ئیداری و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بۆی لەسەر ئەو دینەی ئەو بڕۆن. کە وەختێک ئەم سێ معنایانە، مانای یەکەم وەکو ئەساسێکە بناغێ، مانای دووەم وەکو دیوارەکێ، مانای سێم وەکو سەقفە و دروست بوو، ئەم کۆشکە حکمی چییە؟ مانای چوارەمی دینەکە دێکە بە معنای سزا و پاداشت دانەوەیە، خەڵاتکردن و بڕیاردانی حکم و لێپرسینەوەیە، سزای عقوبەدانە یان پاداشت وەرگرتنەوەیە. بۆیە لە پەندی پێشینانە پێش ئیسلام وتراوە کەما تەدین و تودان، چی بەسەر خەڵکییا بێنی هەرەوەت بەسەراهێنرێت و چۆن حکومەی بەسەر خەڵکە هەرەو حکومەت بەسەرا دێت و خوای گەورەشکا فەرمێ مالیکی یەومی الدین، یعنی خاوەنی ڕۆژی پرسینەوە و سزا و پاداشت. چونکە یەوم الدین بە تەنیا لە کە بیکەی بە کوردی ناتوانی بڵێ یەوم العقاب یان یەوم الثەواب، یەوم الثەواب یان یەوم المحاسبە، وشەی ئەددینەکە هەرسێک جێگرێتەوە، هەم پرسینەوەیە، هەم سزادانە لەسەر مخالەفە، هەم پاداشت وەرگرتنەوەیە لەسەر پابند بوون. یان کە قورئانی پیرۆز گفتار و قسەی بێباوەڕان بەم معنایانە ئەجێڕێتەوە، ئەڵێن ئەئیننا لەمەدینون، چما ئێمە لێمانە پرسرێتەوە، ئێمە یعنی سزای ئەم کارانەمانە درێ یان پاداشتی ئەم کارانەمانە درێتەوە، مەبەست لەوەی کە ئایا ڕاستە قیامەتەکە هەیە و زیندووبوونەوە هەیە؟ ئەلێرە مانای ئەددەیانە کە دیسان تکرارە بێتەوە کە بە معنای قازی و داوەری دادگا دێک کە خاوەن دەسەڵاتە حکمیش بڕیارەدا حکمەکەشی تەنفیزەکرێتەوە. بۆیە کە لە یەکێک لە زاناکانیان دەربارەی سەیدنا عەلی کەڕەمە الله وەجهە لێپرسی، وتیان چۆن بوو؟ ئەو زانا بەڕێزە فەرمووی ئینەه کانە دەیان هذه الأمة بعد نەبیها، واتە سەیدنا عەلی گەورەترین قازی ئەم ئومەتە بوو دوای پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام، یعنی پەی بە داوەریەکە برد، دەسەڵاتیشی هەبوو، تەنفیزیشیە کرد. لەوە پێویستە دڵنیابین کە وشەی دین پێویستە لە لایەنی خۆمانەوە وەربگیرێ، لە قورئانەوە، لە حەدیسی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام و لە زمانی عەرەبیەوە، چونکە ناشێ وشەکەیەکی بێگانە بۆمان تەرجومەکە لە فەڕەنسی و ئینگلیزیەوە پێناسەی دینی هێنابێ و لە تەفسیری ڕیلیجن هێنابێتی بۆ ئێمەی کردبێتەوە بە کوردیان بە عەرەبی یا بە زمانێکی تری شەرقی ئەهلی ئیسلام و بژڵێ ئەمە پێناسەی دینەکە. نا، دینەکە بەم چوارمانایە هاتوون،
مانای یەکەم هەبوونی هێزێکی بەرفراوان و دەسەڵات و گشتگیر و بەتوانە، مانای دووەم خەڵکێکی ملکەچ و زەلیل و بێدەسەڵات لەبەردەستی ئەو خاوەن دەسەڵاتە کارزانە بەهێزەیە، خاڵی سێهەم وەرگرتنی یاسا و ڕێسا و دەستوری ئەو خاوەن دەسەڵات و هێزە بۆی ببێ بە سیفەتێکی کۆمەڵایەتی بە نەریتێک بە ڕێبازێکە خەڵکی لەسەر یەڕۆن و دیدێکی ئیداری و سیاسیشی لەسەر دروست دەبێتەوە. ئەمە دین بەم سێمانایە بووە بە عەقیدە، عیبادەت، شەریعەت. لە هەر مەلایەکیش بپرسیڵێ دینەکە چیەڵێ؟ لایەنی عەقایدیە، لایەنی خواپەرستیە، لایەنی سەودا و مامەلەیە. چونکە لە فقه ئەوایە خوێنێ ئەڵێ عەقاید ئەوە کتێبی سەر بەخۆی خۆی هەیە کە ئەی وەکو عەقایدی نەسەفی تەفتازانی. دووهەم عیبادەتەکانە کە لە کتێبی فقهەکانی ئەی خوێنێ و عیباداتەکان بەعام هەر 5 ڕوکنەکە. پاشان دێتە سەر معاملات و حدود، کەسابەت و کڕین و بازار و ئیتر ڕەهن و ئیجار، و پاشان دێتە سەر جیهاد و ئاشتی و ئەم جۆرەشتانەی تر کە بریتین لە ئەحکامی شەریعەتەکە. کەوابوو ئێمە لەمە ئەوە فێرە بین کە ئەحکامی شەریعەتی خۆی پەروەردگار و ئەم دینە بریتیە لەو سێلایەنە و پێناسەی دینەکەش بەو شێوە شاملەیە کە لە قورئان و حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام و لە زمانی عەرەبی ڕوونمان کردەوە. هەر کەسێک کش تەفسیلی بوێ ئەتوانێت بگەڕێتەوە بۆ سەر فەرهەنگە بەهێزەکان وەکو لیسان العرب، تاج العروس، معجم مقایس اللغة، العینی خەلیل بن ئەحمەد الفەراهیدی و هەروەها ئەوانی تریش.